مۆبایلە نوێیەکەی ڕێدمی مۆبایلی ڕێدمی نۆت 11 کاکە ئەو مۆبایلی هەڵدا ئەوەتە نابووبرن ئەوەتە مۆبایلی ڕێدمی نۆت 11 مۆبایلێکی بەهێز نەک مۆبایلێکی بەهێز بەهێزترین مۆبایل لە نرخی خۆیدا لەگەڵمان بن تاو کۆتایی ڤیدیۆەکە بزان ئایا پرۆسەسەری چییە بەرگایی بوونەوەی چییە و ئایا ئەم قسە و باسانی کەوا شاومی لی باز دەکە لە مۆبایل ئایا ڕاستیە یاخود نا لەگەڵمان بن تاو کۆتایی ڤیدیۆەکە ئێستا دێنە سەر تەبەرمێنەکانی ئەو مۆبایلە ئەم مۆبایلەکە پێک دێت لە پرۆسەسەری سنابدراگۆن یەک دقە مۆبایلەکەمان نەکردوێتەوە یەک دقە بە مۆبایلەکەش بکەینەوە سەرەتا لە پاکەتەکەوێ دەست پێ دەکەین لەبێتان نەچێت هەر مۆبایلێکی شاومی کە دەکڕن لە کوردستاندا باستیکەری ئایتیلوی پێ بێت چونکە بریکاری سەرەکەی لە عێراقدا بۆ گشت بەرهەمەکانی شاومی نەک تەنها مۆبایل تەنانەت هەموو ئامێرەکاندا سەرەتا لەکردنەوەی پاکەتەکەەوە دەست پێ دەکەین کەوا لە بەشی سەرەوە شوێنی هەڵگرتنی کەڤەرەکەی و شوێنی یاخود کلیریکردنەوەی سیمکارتەکانمان هەیە کە لە ناو بۆکسەکەدایە کەوا کەڤەرێکی لەگەڵ خۆیدا هەڵگرتووە و لەژێر ئەمیشدا مۆبایلەکەمان هەیە کە مۆبایلەکەمان ئەو زۆری مۆبایلی ئێمە لایمانە بە ڕەنگی گرەیە مۆبایلەکەمان ڕەنگی گرەیە کە لە دوای کەڤەرەکەەوە دەست پێ دەکات کە چوارچێوەکانی تەخت و هەروەها پشتی پێک دێت لە پلاستیک چواردەورەکەشێ پلاستیکە و بەڵام پێشی گۆرە لە گڵاسی سێ و هەروەها جۆری بارگاوی کەرەوەکەی بارگاوی کەرەوەیەشی 6 واتە کە توانایشی زۆر بەرزە بەڕای من بۆ ئەم نرخەی خۆیدا چکە باتریەکەشی گەورەیە لەگەڵمان بۆی بزانین باتریەکەی چەنە و هەروەها کێبڵەکەشی کەوا سەپۆرتی فاست چارجینگ دەکە ینی سوپەر فاست چارجینگ دەکە کەوا ئاستێکی بەرزی هەیە بابێنەوە من ئاکامم ئاکام پیسی دیسان لە ئەڵلقەیەکی نوێی تێک پلاس دێمۆلاتە لەم ڤیدیۆماندا باسی مۆبایلی ڕێدمی نۆت 11 دەکەین کەوا مۆبایلێکی هێزگار بەهێزە وەکو ڕای خۆم لە نرخی خۆیدا و لەگەڵمان بە باسی خاڵە بەرز و لاوازەکانی بکەین بۆی بزانین ئەو مۆبایلە شاین ئەوەی ئەوەندە دەنگۆی لەسەر بێت و چ مۆبایلەکە سەرەتا لە پرۆسەرەکەەوەی دەست پێ دەکەین پرۆسیسەرەکەی کەوا پێک دێت لە سنابدراگۆنی 680 4G کەوا بناخە کراوە لەسەر 6 نانۆمەتر ئەوا دەکات باتریەکەی یەکجار زۆر باش بکات و لەگەڵ ئەوەشدا زۆر کاریگەری هەیە لەسەر خێرایی چکە نانۆمەتر تاکۆ کەمتر بێت ئەو توانایی دەمانداتێت کە چکە 2.4 گیگاهرتز 4 کۆر لەسەر بنسینەکەی 2.4 گیگاهرتز کراوە نانۆمەترەکەشمان 6 نانۆمەترە وا دەکات خێراییەکی زیاترمان بداتێ وا دەکات باتریەکەمان زیاتر باش بکات و کەمتر گەرم بێت و لەگەڵ ئەوەشدا ڕێکخەری گرافیک کاردەکەی کە GPU Adreno 610 بەڕای من شتێکی زۆر باشە بەڕای من هەموو خۆی شتێکی زۆر باشە لە نرخی خۆیدا چونکە توانایشی زۆر باشمان دەداتێت چ بۆ یاریکردن چ بۆ وێنەگرتن و چ بۆ نیشاندان بۆ هەموو شتێک و لە دوای ئەمەدا بینە سەر ڕوونمەیەکەمان کە ڕوونمەیەکەی پێک دێت لە 6.33 بەڵام جۆری ڕوونمەیەکەمان چێت جۆری ڕوونمەیەکەمان ئەمۆلیدا ئەمۆلید مۆبایلێک لەم نرخە ڕوونمەیەکی ئەمۆلید بەڕاستی شۆکە چونکە لەگەڵ ئەوەشدا 90 هێرتزە مۆبایلێک لەم نرخە ئەمۆلید بێ 90 هێرتز بێ و لەگەڵ ئەوەشدا ڕێژەی بەرزبوونەوەی نیتەکەی 1000 نیت بێ 1000 نیت زۆرە چکە دەتوانانی بە ئاسایی لەبەر خۆر لە هەر شوێنیشی ڕووناک دەتوانانی کارەکانی خۆت پێ بکەی ئەم ڕوونمەیە بەبێ ئەوەی تۆزە تاریک بێ یاخود ئەوەی هیچ لە دیار دەبێت بە ئاسایی هەموو شتێک دەتوانانی ببینێت و سەیری هەموو شتێکش پێ بکەی لە شوێنە زۆر ڕووناکانیشدا بەبێ ئەوەی ڕوونمەیەکە لە پێشتاوە هەنێک تاریک بێت و لەگەڵ ئەوەشدا کۆرنی گۆرە لە گڵاسی لەسەرە کە پرۆتێکتەرێکی زۆر باشە بۆ پاراستنی مۆبایلەکەمانشکە بەڕای من ڕوونمەیەکەی شۆکە لەم نرخەدا چونکە نرخێک ئەوەندە هەرزان بێت کە دواتر باسی نرخەکەی دەکەین و بۆ چ بیرگەیەک نرخی ئەوە نیە کە دڵنیام ئێوە شۆک دەکات چونکە لەم نرخە ئەوم تایبەت من دڕۆنمە
و ئەگەر بێنێ بە سەرباسی کامێرایەکانیشی بەڕاستی کامێرەیەکی ناوازە بچووکە خۆم تاقیم کردوتەوە بە تایبەتی لە بەرخۆردا و لەبەر سێڤەردا لە شەوانیشدا تاوەکو ئاستێکی زۆر باشە چونکە مۆبایلەکەی نرخی زۆر کەم ئاگادار بن. کامێرە سەرەکی 50 مێگاپیکسڵە کە هەستەوەری کۆمپانیای سامسۆنگە هەستەوەرێکی زۆر باشی لەسەرداناوە و دەتوانێت بۆ هەموو شوێنەکان بۆ هەموو شتێک وێنەیەکی زۆر جوان بڵاتێ لەو نرخێکە هاتە و هەروەها کامێرەی گۆشە فراوانەکەی 8 مێگاپیکسڵە کە دەتوانێت بە تیرەی 170 پلە بکرێتەوە کە بەڕای منیش کامێرەیەکی دەتوان بڵێم باشە هەم کات کامێرەی ئەڵتراوای یاخود گۆشە فراوان ڕاستە نوێزەکانی ئەنی نوێزی تۆزە زیاترە وەک لە کامێرەی سەرەشی و ڕۆزلێشنی بۆ ئاستە بەرز نییە بەڵام کامێرەی گۆشە فراوان بۆ ئەوە بەکاردێت کاتێک کە تۆ کۆمەڵە کەسێکم بتانێت وێنەیەکی زیاتر بگرن و ڕووبەرەکەشتان هەنێک کەمە دەتوانن سول لە مۆبایلەوە بن بۆ ئەم مەسەلەی چکە سەپۆرتی دەکات چکە هەنێک مۆبایل هەیە لەم نرخەدا سەپۆرتی گۆشە فراوان ناکات و هەروە 2 مێگاپیکسڵمان هەیە بۆچی بۆ ئەوەی کامێرەیەکان بۆ ئەوەی کامێرەیەکەت جوانتر وێنەی پۆرترێتی بۆ بگرێت چکە 2 مێگاپیکسڵی داناوە بۆ وەرگرتنی سێدوریەکان لە کاتی وێنەگرتنی پۆرترێتدا کە ئەوەی دەتوانێت ئاستەکەت باشتر بکات و لەگەڵەوەشدا 2 مێگاپیکسڵمان کامێرەی مایکرۆ هەیە کامێرە مایکرۆیەکەشی ئاستێکی تا ئاستێک باشە بەڵام لە نرخی خۆیدا دەتوانم بڵێم یەک کە لە هەر باشترینەکان کە ئەم مۆبایل هەیەی و ئەم مۆبایلە نرخی تەنیا $189 بۆ چ بیرگەیەک و بۆ چڕانێک بۆ ڕامی 6 گیگابایت و بۆ بیرگەی 128 گیگابایت بەڵام لەبیرتان نەچێت زۆری ڕامی ئەم مۆبایلە DDR4X LPDDR4X بۆ مۆبایلێک کە نرخی $189 و هەروەها زۆری بیرگەکەی UFS 2.2 بۆ مۆبایلێکی $189 بەڕاستی جێگای دەشقۆشەیە بۆ شاومی کەوا توانیوێتی ئەهۆ تایبەتمەندیە لەم مۆبایلەدا کۆکاتەوە لەگەڵ ئەوەشدا دوو سپیکەری هەیە لە هەردوو لاوە دەتوانی ساوندەکانت بە ئاستێکی زۆر بەرزتر بە ئاستێکی نەرمتر و بە شێوازی ستودیۆ گوێ لە هەر شتێک بگریتەوە تۆ ئیش پێ دەکەیت لە مۆبایلەدا. That reveals details deeper than any image you've seen on a screen. This is luminance that means the difference between white and pure energy. Energy that is about to reveal an entire universe of color. You've never experienced in the cinema. بەڵام هەز ناکەن شتێکمان لەبیر چوو کامێرەی سێلفیەکەی کامێرەی سێلفیەکەی 13 مێگاپیکسڵە کەویش ئاستێکی باشی هەیە و سەپۆرتی چەند شتێکی چەند فیچەرێک دەکات لەناو کامێرەی سێلفیەکەیدا کە ئەویش تاقیمان کردووە ئاستێکی باشی هەیە دەتوانین هەر ئێستا وێنەیەکی پێ بگرین کە بۆتاندا دەنێنەوە لە ناو ڤیدیۆیەکەدا دەتوان بۆ خۆتان بڕیار لەسەر بدەن. وێنەی سێلفیەکەشی دەتوانم بڵێم ئاستێکی زۆر باشی هەیە دیتێلەکانی زۆر باشن بەپێ ئەوەی کە ئێستا من ئەم ڕیکۆردە دەکەم شەوە ڕاستە ڕووناکیم هەیە لە ژوورەدا ڕاستە لایتم هەیە بەڵام هیچ لایتێکش ناگاتەوە ئاستی ڕووناکی خۆر بۆ وێنەگرتن بەڵام بەزدی بەڕای من کامێرەیەکەی زۆر باشە وەکو سێلفیش کە 13 مێگاپیکسڵە وا لەم نرخەشدا. ئێستا چی ماوە باتریەکەی چەند مێگاپیکسڵە چەند میلی ئەمپێرە باتریەکەی چەند میلی ئەمپێرە باتریەکەی 5000 میلی ئەمپێرە کەوا بەتوانای 33 وات بارگاوی دەبێتەوە کە 33 واتش لە ناو کارتۆنەکەی لەگەڵیەتی کە جێگەی دەستخۆشی دیسان بۆ کۆمپانیای شاومی کە باتریەکی 5000 میلی ئەمپێری لە زۆری لیتیۆم پۆلیمەر و هەروە کویک چارکی 33 واتی لەگەڵ ئەوەشدا سەپۆرتی MMT دەکات. MMT چیە؟ واتە باتریەکەمان ئەگە ئێمە باتریمان هەبێ چارجێکی ئاسایی بێ باتریەکە لەیەک لاوە بارگاوی دەبێت لەسەرەوە بێ خود لە خوارەوە کە بەم شێوەوە دەکات مۆبایلەکە درێنتر بارگاوی بێتەوە بەڵام MMT چیە؟ میدل چارجە ئۆکەی کە لە ناوەڕاستەوە مۆبایلەکە شەحن دەبێتەوە ینی باتریەکی مۆبایلەکە شەحن دەبێتەوە کە بۆ هەردوو لا بۆ یەکسانی دابەشی دەکات
یعنی پێک لە 2 باتری 2500 بە 2500 کە سیسیاتەکەش دابش دەوێت بەسەر هەردووشیاندا کە ئەم مۆبایلە تەنیا لە ماوەی 61 خولەکدا ڕێژەی بەرگاوی بنوێت لە 0 دەکات بە 100. لە کۆتاییدا دەمەوێت بڵێم ئایا ئەم مۆبایلە بۆ شێ گونجاوە و بۆ شێ گونجاو نییە. ئەم مۆبایلە بۆ ئەو کەسانە گونجاوە کەوا بۆ یاریش نازانم چیدان پێ بڵێم چکە مۆبایلەکە خۆی نرخی $180 ئەم پرۆسەرش بەڕاستی بەهێزە بەڵام ئەگە بۆ یاریتان دەوێت دەتوانن مۆبایلەکانی با بڵێن مۆبایلی لەوە گرانتر بکڕن بۆم ئەگە بەس بۆ یاریکردنتان بێ بەڵام بۆ وێ نەگرتن بۆ ڕوونما بۆ یاریش دەتوانن بەکاری بێنن سپیکەر دوو سپیکەری کە جۆری ستوریۆ لەسەرەوە لە خوارەوە کە ئاستێکی باش دەداتێ و ڕوونمایشی ئەمۆلیت 90 هێرتز و 1000 نیت کە ئاستێکی یەکجار بەرزە و فول HD پلەسیش لەگەڵ ئەوەشدا کە ستیریۆ باتریشی 5000 میلی ئەمپێری و 33 وات و پرۆسەریشی بەرزیش. خاڵە لاوازەکانی خاڵی لاواز نازانم هەیتی نەمبینیوە خاڵی لاواز نەمدیوەتەوە تاوەکو هیچ خاڵێکی لاوازم نەدیدەوەتەوە لەم مۆبایلەدا چونکە نرخی $180 ناتوانم هیچ خاڵێکی لاوازی لێ ببینمەوە چونکە بەڕاستی ئەو شتانی کە تایەتی ئەنی هەمووی سەر و ئاستی ئەم نرخەیە کە دەداتێ. لە کۆتاییدا ئەمە مۆبایلی ڕێدمی نۆت 11 بوو ناڵم بیکرا ناڵم میکرا دەکەوێتەوە سەر خۆت ئاچ خاڵێکی لاواز لەم مۆبایلەدا دەبینیەوە ئەوە دەتوانی نەیکری لەوانەیە بۆ کارەکەی تۆ پێویست بێ کە بم نرخە دەیکڕی مۆبایلێک لەم نرخەدا بەڕاستی شایانی کڕینەوە و ڕای خۆم پێدەچینەوەی تەواومان کرد بۆ مۆبایلی ڕێدمی نۆت 11 ئاسایی تاوەکو ڤیدیۆیی داهاتووتر خۆتان لەگەڵ نەرە 1 دقە لایکمان کەن شەیرشمان کەن ئەگەر بەدڵتان بوو سەبسکرایبشمان کەن و زەنگۆڵەکەشمان بۆ داگرن ئەگەر ئازێت نەبێ چونکە بۆی ئەگەر هەر ساڵێکەکمان کردیا خۆت هەر ڤیدیۆشتیمان بڵاو کردەوە ئاگاداری کارەکانەوە بێت. دووبارە خواتان لەگەڵ خوا ئاگادارتان بێت تاوەکو ڤیدیۆ داهاتووتر خواتان لەگەڵ من ئاکامم هەر شاد بن.